کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشنیاری بۆ لایەنە ناڕازیەکان کردووە بەرەیەکی هاوبەش پێک بهێنن بۆ کۆتایهێنان بەو قۆڕەخکاریەی کە چەندین ساڵە دەسەڵات بە ناوی زۆرینەوە لە پەرلەمان دەیکات. کۆمەڵ دەڵێت لە ئێستادا پێویستمان بە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە هەیە کە بتوانێت گۆڕانکاری بکات. ئەو ئۆپۆزیسیۆنەش دەبێت لە سەرجەم لایەنە ناڕازیەکان و ڕێکخراو و کەساتیەکان پێک بێت. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووەتە ضرورەتێکی واقعی کە دەبێت لە کاتی خۆیەوە لە نزیکترین ماوە ئەنجام بدرێت. بۆ ئەوەش پێویستمان بە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەیە کە بتوانێت گۆڕانکاری واقعی لە هەرێمی کوردستانە دەستەبەر بکە. ئەو ئۆپۆزیسیۆنش دەبێت هەموو لایەنە ناڕازیەکان بە لایەنی سیاسی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە کەسایەتیەکان بتوانن تواناکانی خۆیان یەک بخەن و جیاوازیەکانیان وەلا بنێن کە بتوانن لە بەرەیەکی کاریگەری فراوانە هەموو کۆ ببنەوە کە کاریگەریان لەسەر گۆڕانکاریەکان هەبێ و بتوانن هەموو دەنگە ناڕازیەکان لەناو ئەو بەرا کۆ بکەنەوە کە بتوانن ئەنجامێکی وا لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە دەستەبەر بکەن کە ئەو واقعی کە لایەنە دەسەڵاتدارەکان بەسەر هەرێمی کوردستان و خەڵکەکەی هێناوە کۆتایی پێبێ. لە کۆبوونەوەیەکی سەرکردایەتیدا کۆمەڵ پێشنیاری کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکانی تاوتوێ کردووە. کۆمەڵ دەیەوێت دەست پێشخەر بێت لە گۆڕانکاریەکان و پێی وایە دەتوانرێت جارێکی دیکە ئەو متمانەیە بداتەوە بە هاوڵاتیان کە هەڵبژاردن تاکە چارەسەری گۆڕانکاریە. ئەوەش بە خەڵک و لایەنە ناڕازیەکان دەکرێت. کۆمەڵی دادگەری دەیەوێت بەشێک بێت لە گۆڕانکاریەکان و دەیەوێت ئەو متمانە جاری کە بداتەوە بە خەڵکی کە هەڵبژاردن دەتوانێت گۆڕانکاری دروست بکە و باشترین وەسیلەیە کە بتوانین ئەو ناهەمواری کە بەسەر خەڵکی هاتووە کۆتایی پێبێنین. و توێش دەستی پێ کردووە لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ کەسایەتیەکانە لەگەڵ هەندێک لە لایەنە سیاسیەکانە پێم وایە زۆربەی لایەنە سیاسیەکان ئامادەی ئەوەیان هەبێت کە هەموو لە بەرەیە کابین بۆ ئەوەی بتوانین هەموو تواناکانمان یەک بخۆین بۆی بەشێک بین لە گۆڕانکاریەکان. لە ئێستادا کۆمەڵ گفتوگۆی لەگەڵ زۆرینەی لایەنە ناڕازیەکان و ڕێکخراوەکان و کەساتیەکان دەست پێ کردووە. بەشێکی زۆریشان کۆکن لەسەرەوەی تواناکانیان یەک بخرێن و ئەو نادادیەی چەندین ساڵە لە کوردستان دەگوزارێت کۆتایی پێ بهێنرێت و هیوایەک بن بۆ دووبارە چەکەرەکردنەوەی ئومێدی هاوڵاتیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.